الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. السلام عليكم ورحمة الله. برزان غاية ومبس لوجودي إيمة وكونوي آدم بريت لعبادة كرني رب العالمين. وكل سورة الذاريات خواهی گەورە دەفەرمی وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. واتە ئینس و جنم لەبەر هیچ شتێک خەلق نەکردێت تەنها لە بۆ عیبادەتکردن نەبی. عیبادەتکردن بە مەفهومە شاملەکەی وەکو شەیخ الإسلام تعریفی یەکا و دەفەرمی هي اسم جامع لكل ما يحبه الله ويرضاه من الأقوال والأفعال والأعمال الظاهرة والباطنة. کەواتە ناوێش کۆکەرەوەیە لەبۆ هەموو ئەو شتانەی کە خوای گەورە خۆشی دەوێن پێی رازین لە گفتار و لە کردارەکان ئەوەی کەوا بە ظاهری لێمان بەدیار دەکەوی و ئەوەی کەوا باتینی و شاراوان لەناو دڵ و دەرووندا. ئیتر خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئێمەی تەکلیف کردێ بە عیبادەت و ئێمە لە تاقیکردنەوە داین و تاوەکو لەو تاقیکردنەوەیە و ئەو تەکلیفەی کە لێمان کرایە سەرکەوتوو بین خوای گەورە هەموو ئاسانکاریەکی لە بۆ کردینە لەسەر ئەسڵی خواپەرستی و لەسەر فترەتی تەوحید و یەکتاپەرستی خوای گەورە ئێمە خەڵق کردێ وەکو لە قورئان لە سونە ئاماژەی پێکرایە. و هەروها خوای گەورە عەقلی پێبەخشینە کە لە ڕێگای سەمع و بەسەرەوە کە معلومات وەردەگریت لە ڕێگای بینین و بیستنەوە کە معلومات وەردەگری ئەو عەقلە عینی ڕێی نیشان دەدا بەرەو خواپەرستی و خواناسی. لە ڕێگای بینینی مەخلوقاتەکانی خوای گەورە کە هەر یەک لەوە لە زەڕەیەک هەتا مەجەڕەیەک هەمووی ڕێنیشاندەرن لە بۆ ئەوەی کەوا خوات پێ بناسێنی و عەظەمەتی خوای گەورەت نیشاندا و وەحدانەتی خوای گەورە نیشان دەدا. و لە دواتریش خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە ڕێگای پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام کتێبی ڕەوانە کردێکەوە کۆتا پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام محەممەد الموستەفایە و هەروە کۆتا کتێبیش کە قورئانی پیرۆزە. خوای گەورە هەموو شتەکانی لە ڕوون کردینەوە کەوا بە بیستنی ئایاتەکان و بە ڕوونکردنەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ڕێگای لە حەدیث فەرموودە پیرۆزەکانی ڕێگاکەمان لۆ ڕۆشن بوویتەوە کەوا بە چ شێوەیەک خوای گەورە بپەرستین سوبحانەهو وتەعالە کە لە نەتیجەدا تاوەکو بەختەوەری دنیا و قیامەت بەدەست بینین. ئیتر تاوەکو سەرکەوتوو بین لەو تەکلیفە و لەو ئیمتحان و ئیختیباری کە تێیداین ئەو عیبادەتەی بە جوانترین شێوە ئەنجام بدەین دیارە پێویستە عیلممان هەبی بە چۆنیەتی ئەو عیبادەتە. عیلممان هەبی کە خوای گەورە چی لە ئێمە دەوێت سوبحانەهو وتەعالە تاوەکو لێمان ڕازی بی و پاشان چۆنیەتی ئەنجامدانی ئەو عیبادەتە کەواتە لە پێش ئەنجامدانی عیبادەتەکە پێویستە عیلممان پێ هەبی. لێرەوە گرنگی عیلم سەرچاوە دەگری. لێ وەکو ئیبن القەیمیش ڕەحمەتی خوای لێبی لە کتێبی طەریق الهیجرەتەین و باب السەعادەتەین وەکو قاعیدە و بنەمایەک باز دەکا دەڵێ ئەو کەسەی کە بەرەو ئەڵڵا تەعالا دەڕوا ڕوو لە قیامەت و مەبەستی گەیشتنە بە ڕەزامەندی خوا و بەهەشتی پانوبەرین بەڵکو دەڵێ هەموو ڕێبوارێک کە ڕێگایش کردیتە بەر ئەو ڕێگایە ناتوانی ببڕی و بگاتە مەبەست ئیلا بە دوو هێز نەبی. هێزی یەکەم هێزێکی عیلمی زانستی، هێزی دووەم هێزێکی عەمەلی و کرداری لە بۆ گرتنەبەری ئەوەی کەوا بە زانین زانیتی و زانستی پێ هەیە. اینجا وەکو وەسفی ئەو قووەتە عیلمیە و هێزە عیلمیە و زانستیە دەکاتن دەڵێ ئەو عیلمە وەکو نور و چرا و ڕۆشناییەکە لە دەست کەسێکی ڕێبوار کە لە شەوێکی تاریکدا لە ڕێگایەکدا دەڕوا ئەو عیلمە بریتێ لە ڕووناچی و چرایەک بەدەستیەوە ڕێگاکەی لۆ ڕۆشن دەکاتەوە بەهۆیەوە خۆی لە کەند و لە کۆسپ و لە چەلەمەکانی ئەو ڕێگایە دەپارێزی و لە دوژمنانی ئەو ڕێگایە دەپارێزی و ڕێگا ڕاستەکە دەگریتە بەر و بەهۆی دەگاتە مەبەست. ئیتر پێویستە لە پێش ئەوەی کەوا ڕێگاکە بگریتە بەر علمی بەو ڕێگایە هەبی. لێیە وەک گوتمان دیارە
گرنگی علم لێرەدا سەرچاوە دەگری ناتوانێت ئەو عیبادەتە ئەنجام بدەیت کە لە نەتیجەدا دەتگەینتە ڕەزامەندی خوای گەورە و هەروەها سەعادەت و بەختەوەر دنیا و قیامەت تێدا ناتوانێت و عیبادەتە ئەنجام بدەیت کە وەکو وەزیفە و غایەیە لە وجودت هەتا وەکو علمت پێ نەبی. لێ بەڕاستی وەکو زانایان دەفەرمون پەیداکردنی علمی شەرعی کە وەکو ڕێگایەکە لە بۆ عیبادەتکردن خودی خۆشی عیبادەتە لەبەرەوەی ما لا يتم الواجب إلا به فهو واجب لێ نەک هەر عیبادەتە بەڵکو دەڵێن با بڵێن عیبادەت يعني علمی شەرعی خەیر و عیبادەیە چاکترین عیبادەتە وەکو ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی العلم لا يعدله شيء لمن صحت نيته کەواتە علمی شەرعی هیچ شتێک مقابلی نییە لە گەورەیی بەڵام بە شەرتێک لمن صحت نیەتۆ لە بۆ ئەو کەسێکەوە نیەتەکەی ڕاست و دروستەواتە لە بۆ ئەو کەسێکەوە بە ئیخلاسەوە ئەو عیلمە شەرعیەی دەوێ پەیدا بکە مەبەستی فەقەت ڕەزامەندی خوایە سوبحانه وتعالى. هەر لەسەر ئەو ساسەش ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای لێبی ضرورەتی علم لە پێشی عەمەل وەکو لە با بڵێن هەر لە سەرەتای کتێبەکەیدا لە صحیحەکەیدا یەک لە بابەتە هەرە گرنگەکان ئەوەی العلم قبل القول والعمل علم لە پێشی گفتار و کردار اینجا بەڵگەش دەینتۆ بەچی لقوله تعالى فاعلم أنه لا إله إلا الله خی گەورە لە سوڕەتی محەممەد صلی الله عليه وسلم دەفەرمێ بزانە علمت هەبی کەوا بێگومان هیچ پەرستراوێکی بە حەق نییە تەنها الله نەبی سبحانه وتعالى کەواتە فذكر أولا العلم یەکەم جار خی گەورە باسی علمی کرد فاعلم ثم أردفه بالعمل پاشان ئەوجا لە دوای ئەوە خی گەورە تەکلیفمان لێ دەکات بە عەمەل کە ئەویش چییە واستغفر لذنبك کەوە نمونەی عەمەلێکە فاعلم أنه لا إله إلا الله أو علم واستغفر لذنبك أو عمل كوات أو زي استغفار بك وباخ عباداتك يعني تربك لو لسر أو أساس الشيخ صلى الله عليه وسلم لحديث صحيح ذاك ابن ماجه رواياتك لأنس كوري مالك دجرت خوالي رازب دفن في صلى الله عليه وسلم فرميتي طلب العلم فريضة على كل مسلم داوا كردني علم شرعي فرض لسر همو مسلمانك فەرزە لەسەر هەموو مسلمانێک کەواتە سنەتێک نییە بەڵکو فەرزە لەسەر هەموو مسلمانێک ئەو جاوەکو تەفاسیلی پێدەن کەوا ئەو عیباداتانێک کەوا واجبە لەسەر شانمان بیکەین و بیزانین هەم لە عەقیدەی لا إله إلا الله خوای گەورە باسی کرد هەم لە هەموو ئەو عیباداتانی کەوا لەسەرمان فەرزە چۆنیەتی ئەنجامدانیشی فەرزە فێری ببی علمەکەی فەرزە فێری ببی بەڵام ئەو شتانی کەوا سنەتن چۆنیەتەکەی و تەفاسیل و ئەحکامەکانی تر ئەوە دەبیتە فەردی کیفایە هەندێک بیزانن ئەوان لەسەر ئەوان کەش فەردیەتەکە و واجبەکە لا دەکەوی بەڵام ئەوەی تریان کەوە فەرد و عینە لەسەر هەموو کەسێک لە دەربارەی لا إله إلا الله دەربارەی ئەو عیباداتانی کەوا لابد من هەموو کەسێک ئەنجام بدە فەرد و عینە بای ئەو هەندەی ئەو واجباتانی لەسەر شانتە بزانی و ئەنجامی دەدەی ئەوانی ترکەوە دەکەوتە بابی معاملات و ئەوان کێکەوە دەکەوتە بابی مستحبات و سنەنەکان و ڕەواتب ئەوە دەمینێتەوە أو فقهي كوا علماء الشارزاه أوان فرض كفاية في هالدسنو وخلشي دي كشفير دكان إنزا لقرآن ولسنة تندين آيات تندين أحاديث هاتية لسر فرضو يأخذ لسر فضل قوري علمي شرعي لو أنا لا سورة آل عمران آتي هجدا رب العالمين دفرم شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط كواتا قولترين قضية لوجود قضية توحيد رب العالمين كلبر أو قضية ياشا يقول أهم في غنبري روانا كرديا عليهم الصلاة والسلام أهم كتابي روانا كرديا قضية توحيد ويكتا پرستی خوای گەورە بەو مانا شاملەیەوە وەکو علەما باسی دەکەن خوا شاهدی لەسەر دەدا یەکەم جار لەسەر وحدانیەت خۆی سبحانه وتعالى کە هەر ئەو شانی پەرستنی هەیە اینجا مەلائکەت شاهدی دەدەن لە دوای ئەوان ئەوجا ئولو العلم شاهدی دەدەن ئەوانەی خاوەن علم شاهد کەواتە ئەو بەڕاستی فەزلێک و ڕێز لێنانشی زۆر گەورەیە لە بۆ خاوەن علمەکان كوا شاهدي وان لدواي شاهدي خوا سبحانه وتعالى لدواي شاهدي ملائكة دي وهروها
سورة المجادلة خوي قول فرمي يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات. رب العالمين إيمان داران وأوانيك أولو العلم بتايبتي خوي قوله چەندین دەرەجە بەرزیان دەکاتەوە لە دنیا و هەروەها لە قیامەت لە قەدەر ئیمانەکەیان و لە ناو ئیماندارانش لە قەدەر عیلمەکەیان خوای گەورە بەرزیان دەکاتەوە و ڕێزیان لێدەنێ هەم لە دنیا و هەم لە قیامەت. و هەروەها لە سوورەتی فاتیر دەفەرمی ئینەما یەخشە الله من عیباده العولەما، کەواتە ئەوانەی کە بە فعلی و بە حەقەت خەشیەیان هەیە و لەخوا دەترسێن چێنە العولەما، ئینەما لە بۆ حەسرە، کەواتە ئەوانەی کەوا لەخوا دەترسێن و خواناسی ڕاستەقینەن ئەوانن کەوا عولەمانە، کەواتە ئەو کەسەی وەکو مەفهومی ئاتەکە ئەو کەسەی کەوا لەخوا ناترسێ علمی نییە جاهیلە، ئەگەر نا دەبوا لەخوا بترسێ. لێ زانایان دەفەرمون کەفا بخەشیەتی لەها عیلمە، ئەوەندە بەسە کەسێکەوە لەخوا دەترسێ و تا علمی هەیە لێ لەخوا دەترسێ. هەر وەکو لە دەربارە خۆشەویستی خوای گەورەش سبحانه وتعالى وەکو عولەمان دەفەرمون ئەوەی خوای بناسی خۆشی دەوێت، ئەوەی خۆشی نەوێ نەیناسیە، ئەگەر بیناسی با خۆشی دەویست. ئیتر بەڕاست ئەوەش فەزلی ئەهلی علمە کەوا بە فعلی ئەوانن لەخوا دەترسێن. لا آتێکی دیکە لە سوورەتی الروم دەفەرمي وقال الذين أوتوا العلم والإيمان لقد لبثتم في كتاب الله إلى يوم البعث فهذا يوم البعث ولكنكم كنتم لا تعلمون. وطبعا لبيش ولا آتي بيشتر دەفەرمیتن کەسانێکی بێباوەڕ لە ڕۆژی قیامەتدا دەڵێن سوێن دەخۆن ما لەبیثوا غەیرە ساعة، هیچ نەژیان تەنها ساتێکی کەم نەبی، کەواتەوە کەئەنەما ئەوان یعنی عوزریان هەیە ئیقامەی حوجەیان لەسەر نەکرایە، بەڵام لێوێن دەرێ ئیماندارانی خاوەن علم وەڵامیان دەدەنەوە. وقال الذين أوتوا العلم والإيمان، أواني علم إيمانيان هي دلين نخيل لقد لبثتم في كتاب الله أنقمانوا أو هنديك ولا كتاب خواي جوران نوسرايتوا كتس عمري اكتام بري كردية حتى وكو جيشنا روج قيامت بلام أنقو نازانو ياخذ ناتان اعتراب وحقب أو كما بس ليلة أوتوا العلم والإيمان خوای گەورە ئەوانە علمیان هەبوو ئیمانیشیان هەبوو، علم و ئیمانیان وەرگرتێ وەکو زانایان دەفەرمون کەواتە خوای گەورە علمی بە پێش ئیمانی خستێ لەبەرەوە ئیمانی ڕاست و دروست ئیلا لە دوای ئەوەی دێکەوە علمێکی چاک و ڕاست و درستی دەبی لە نەتیجەدا ئیمان و عەمەلێکی صالحی لە دوادا دێ. و هەروەها لە سوورەتی طاها خوای گەورە فەرمان پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم وقل ربي زدني علما، فرمان پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم لە دوایش فەرمان بە هەموو ئیماندارێکەوە شوێن کەوتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بڵێ زدنی علما، ئەی پەروەردگارە علمم زیاتر پێ ببەخشی. وەکو زانان بکەوە خوای گەورە فەرمانی پێ نەکردێ بە پێغەمبەر صلی الله عليه وسلم داوای هیچ شتێک زیاتر بکە لە علم زیاتر، کەواتە لم يسأله الزيادة في شيء إلا من العلم، لە هیچ شتێک خوای گەورە داوای لە پێغەمبەر نەکرد صلی الله عليه وسلم داوای زیاتر بکە تەنها لە علم نەبی ربي زدني علما، لێ هەر بفعليش بيان صلى الله عليه وسلم داوي علمي كردي وكل حديثك ابن ماجه روايات كردي سلمة خوالي رب دجرته دفرمي بيان صلى الله عليه وسلم لكاتي إذا صلى الصبح حين يسلم لدوين يجبيان كان السلام داود يفرمو اللهم إني أسألك علما نافعا ورزقا طيبا وعملا متقبلا، أو يقلو دعاء نبو كوا بيغمبر صلى الله عليه وسلم ديفرمو داواي ذكر خوايا داوا لكم علمي نافع وسود بخشم في بخشي. وهروها الحديث يشكى كوا عين ابن ماجه روايات كلا جابر كور عبد الله خويد رضي فرمي بيغمبر صلى الله عليه وسلم دي فرمو سلوا الله علما نافعا وتعوذوا بالله من علم لا ينفع. لخوا داوا بكن لا الله داوا بكن علمي نافع تام في بخشي خوتان بدنا بناي الله لعلمك ولا ينفع، كواتا علمي نافع لخواي قول داوا كان علمي نافع أو علمي وكزانان دفرمون كأخوات بيدنا سيني وعملي صالحي لدوادادي، بلام علمك عملي صالحي لدواداني أو نافعني لا ينفعك نابتح حجة لبود دبتح حجة لصارت خواه بنامان دا لو داوا كان خواي قول علمي نافع تام في بخشي وبنا بدنا بر الله سبحانه وتعالى كوابتان باريزي لعلمك ولا ينفع. لخالي شي ديكا هل صار فضل علم
خی گەورە لە سوورەتی ئەز-زومەردا قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون پێیان بڵێ ئایا ئەو کەسانی کەوا علمیان هەیە وەکو ئەو کەسانن کەوا علمیان نییە عالم و جاهل وەکو یەکن بە تەئکید وەکو یەک نین بەڵام لێرەدا لە پێشەوی چ دەفەرمی صفەتی ئەوانەی کەوا علمیان هەیە چنە وەکو خی گەورە دەفەرمی ئەمن هو قانت آناء الليل ساجدا وقائما يحذر الآخرة ويرجو رحمة ربه قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون كواتە صفەتی ئەوانەی کەوا ئەهلی علمن کەوا فعلا جیاوازن لەگە کەسانیشی جاهل ئەوەیە کەوا یەک لە صفەتەکانی خی گەورە لێرەدا ئاماژە پێددا کەوا لە شەودا خەریکی شەو نوێژن چاویان لە ڕەحمەتی خوایە لە عەذابی خوا دەترسێن ئیتر ئەوە صفەتی ئەهلی علمە کەواتە علمی نافعیان هەیە و دەشکەنە عەمەل وەکو زانایان دەفەرمون هەتا لە سوورەتی ئەل-مائیدە خی گەورە سوبحانەهو وتەعالە پێمان دەفەرمی ئاماژەی پێدەدا بۆی کەوا نەک لە ئینسانەکان عالیم و جاهل وەکو یەک نین هەتا لە جان لەبەر دەفەرمی ئاماژە بۆدا کاتێکەوە دەپرسن يسألونك ماذا أحل لهم پرسیار لێ دەکەن چ شتێک لۆیان حەڵال کرایە قل أحل لكم الطيبات پێیان بڵێ ئەوەی طيب و پاک و چاکەلۆتان حەلال کرایە وما علمتم من الجوارح مكلبين تعلمونهن مما علمكم الله فكلوا مما أمسكنا عليكم کەواتە لێرەدا باز لە ڕاوکردنی ئەو سەگەی دەکا کەوا سەگێکی معلەمە واتە فێر کرایە بە شێوەیەک ڕاو بکات لە بۆ خاوەنەکەی نێچیرەکە بینتەوە دەفەرمی کەواتە خی گەورە ئەو نێچیرەی کەوا سەگێکی معلەم و فێرکراو دەیگیری خی گەورە لە بۆ خاوەنەکەی حەلالی کردبنم سەگێکی غەیری معلەم کەوا فێر نەکرایە ئەگەر نێچیرێکی بگری و ئینسانی بگاتە سەری ئەو نێچیرەی لە سەگکەوە بگری لە بۆی حەلال نییە لەبەرەوەی سەگەکە لە بۆی نەگرتێ بەڵکو سەگێکی معلەم نییە کەواتە هەتا فەرقی لە بینی سەگ کردیە ئەو سەگەی معلەمە لەگە غەیری معلەم خی گەورە فەرقی کردیە لە حکمەکەیان و هەروەها هەم لەسەر فەزلی علم و مەجلیسی علم چ بەرەکەتێکی تێدا چەندین حەدیث هاتێ لەوانەیەکەوە یەک لەو حەدیثە هەرە مەشهورانە كما مجتمع قوم في بيت من بيوت الله يتلون كتاب الله ويتدارسونه بينهم هر كۆمەڵە کەسێک لە ماڵەکانی خوا کۆبوونەوە لە بۆی کەوا کتابی خوای گەورە بخوێننەوە و دیراسەی بکەن لە نێوانی خۆیان خی فەزلێکیان پێدەبەخشێ حفتهم الملائكة ملائكة إلا حفتهم الملائكة ملائكة ساردوريان دقري وغشيتهم الرحمة رحمتي خواهي قردان دپوشي ونزلت عليهم السكينة وسكينتي رب العالمين آرامي بسرد لكان دا درجة وذكرهم الله في من عنده رب العالمين لما لو على لا يخوي باسيان دكا وهو الحديث يشيديكا كوا إمام الترمذي رواية كري أبي أمامي باهلي دجيريتو دفن في عمر صلى الله عليه وسلم باسی دوو کەسیان لەلای کرد یەکیان عابید و خواپەرستە یەکیان عالیمە طبعا کە دەڵێ عالیمەوەتە عالیمەکە هەم عابیدە و هەم عالیمە ئەویتکەیان بەس عابیدە بەس خواپەرستی دەکا پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی فضل العالم على العابد كفضلي على أدناكم فضل و گەورەی عالم لەسەر عابد وەکو فەزلی منە وەکو فەزلی پێغەمبەر صلى الله عليه وسلم لەسەر نزمترین کەس لە بلي إيماني إنزا فرموي إن الله وملائكته وأهل السماوات والأرضين حتى النملة في جحرها وحتى الحوت لا يصلون على معلم الناس تمشاكا كباسي عالمي كرد لباشان دفرمي معلم الناس كواتا أصل عالم معلم يجبي عالم معلم يجبي عالم بي هم بخوي عملي بيبكا هم معلم يجبي بيجيني إنزا دفرين بيقمان الله سبحانه وتعالى وملائكة كان أهل آسمان كانوا أهل زبي وهروها حتى ميرستان لنا وكنكي خويدا حتى ماسي لنا وبحردا هر همويان دعاء دكان لبو أوكسيكوا خلشي فير خير دكا لدواء يكوا بخوي علمي هبلوية وكزانان دفرمون تمشاركي طالب العلم وعالم زانا علاقەیەک و پەیوەندیەکی زۆر چاچی هەیە لەگەڵ ئەو کەون و بوونەوەرە بۆی کەوە ئەهلی ئاسمانەکان و زەوی بە هەموو گیان لەبەرەکانی دوعای خەیری لۆ دەکەن و هەروها بەڕاستی گرتنەبەری ڕێگای علم ئەوە ڕێگایەکە خاوەنەکەی دەگەینتە بەهەشت
وەکو لە حەدیثێکدا کە ئیمامی مسلم و ترمذی و هەروەها ئەبوو داود ڕوایەتیان کرا قەیسی کوڕی کەثیر دەژێڕتەوە دەفەرم دانیشتبووم لەگە ئەبی دەردا خوای لێ ڕاز لە مزگەوتی دیمەشق کەسێک هات وتیا ئەبا دەردا ئەمن لە مەدینەی پێغمبەر هاتیمە صلی الله عليه وسلم فەرمووی لەبەرچی هاتی فەرمووی حەدیثێک پێم گەیشتەکات و لە پێغمبەرەوە دەجێڕێەوە صلی الله عليه وسلم هاتیمە لە بۆ ئەو حەدیثەی هاتیمە ئیتر ئەویش تەکید لێ دەکات یعنی تو هیچ ئیشێکرد نییە لە بۆ تیجارەتێک ناتی تەنها لە بۆ هاتی بەڵێ دەفەرمی تەنها لە بۆ ئەو هاتیمە اینجا ئەویش چی پێ دەفەرمی ئەم جۆم لە پێغمبەر بووە صلی الله عليه وسلم فەرموویتی من سەلەکە طەریقا کەسێک ڕێگای بگریتە بەر يطلب فيه علما بەمبەستەوەی کەوا علمێک بەدەستبینی سهل الله له به طريقا من طرق الجنة ئەو ڕێگای کە گرتی تێبە لەوەی علمێک بەدەستبینی بەهۆی ئەو گرتنەبەری ڕێگای خوای گەورە ڕێگای لە ڕێگاکانی بەهەشتی لە بۆ ئاسان دەکا ئەوجا لە درێژە حەدیثەکە وإن الملائكة لتضع أجنحتها لطالب العلم رضا بما يصنع کەواتە مەلائکەت باڵەکانی خۆی ڕادەخا لە بۆ طالبی علم لە بەچی ڕایدەخا رضا بما يصنع تعبیل لە ڕەزامەندی خۆی دەکات لە بۆ ئەو کارێکە ئەو ئەنجامیدا اینجا ئەویش بهماشة دفن وإن لو حدث وإن العالم أو كسيك عالمة لا يستغفر له من في السماوات ومن في الأرض أو إلى أسمان كان أو إلى زويدة داواي ليخوش بون لبو كسي عالم دكن حتى الحيتان في البحر حتى ما سيلنا وبحر دا بهمان شوى داواي استغفار ليخوش بون دك لبو عالم إنزال دفن وفضل العالم على العابد فضل كسي زانا لسر كسي شخوا برست كفضل القمر ليلة البدر على سائر الكواكب فرقيان تندد فرمي وكو فضلي جوازي نيوان ياخذ فضل قوري مان لشوي تارديدا تن جياواز لأستيركاني تر فضلي عالمش لقل عابد هند جياواز لبروي قمر بابني بتايبتي لشوي تارددا دنيا روشن دكاتوا بلام أستيرتنها لو خوي روشنة براستي أو فرق الزولا وكفي عمر صلى الله عليه وسلم باسي ذكا إن زاد فرم إن العلماء ورثة الأنبياء بيقمان زانايان ميلاد قري بيغمبران إن الأنبياء لم يورثوا دينارا ولا درهما بيغمبران عليه الصلاة والسلام دينار درهم ينبزين إيش تبي ميراد وإنما ورثوا العلم أو كوابزيان هيش تيغنا تنها علم فمن أخذ به هر كسيك ميلاد بيغمبران ورقري كوا علم أخذ بحظ وافر بەشێکی زۆر باشی بە بەرکەوتیە ئیتر ئەو حەدیثە وەکو لە سەرەتاکە دەفەرمێن من سلك طريقا يطلب فيه علما سهل الله له به طريقا من طرق الجنة هەر کەسێک ڕێگایەک بگریتە بەر لە بۆ ئەوەی کەوا علمی شەرعی پێ بەدەستبینی خوای گەورە ڕێگای بەهەشتی لە بۆ ئاسان دەکات اینجا زانان لە شەرحی حەدیثەدا دەفەرمێن کەواتە هەر ڕێگایەک بگریتە بەر هەر ڕێگایەک بگریتە بەمبەستی بەدەستهێنان علمی شەرعی ئیتر ئەو ڕێگایە بەدەستهێنانی کتێبێک بی بە گوێگرتن لە عالم و زانایەک بی بە ئامادەبوون لە خزمەت زانایەک و یاخود بەو وەسایل و هۆکارانێکەوە ئێستا لەبەردەستن بەوەی کەوە داخلی شەبەکەی ئەنتەرنێت دەبی لۆ ئەوەی داخلی دەورێت شەرعی بی یاخود لە گوگڵ بەحثێک دەکەی لەبۆی کەوە دەربارەی بابەتێک و مەسئلەیەکی شەرعی حکمەکە دەربین کە ئەلحەمدولله خوای گەورە ئەو ڕێگایشی زۆر ئاسان کردێ لە بۆ مسلمانان خوای گەورە پاداشت خێری ئەو کەسانە بنووسیکەوە لەو بوارەوە خزمەتێکی زۆریان کردێ و چەندین کتوبی شەرعی ئێستا ئیدخالی ئەنتەرنێت کرایە زۆر بە ئاسانی کە ئەگەر بتەوێ علومی شەرعی بەدەستبینی محاضرات مەوجودە کتوب مەوجودە پرسیار و جواب مەوجودە ئیتر بەڕاستی داخلبوون لەو دەورە شەرعیەکان و داخلبوونی ئەنتەرنێت کە وەکو وەسیلە و هۆکارێکی عەسریش کە بەڕاستی ئەوەش یەکە لە ڕێگایەکان کەسێک بەو مەبەستەی کەوا علمی شەرعی پێ بەدەستبینی ئەوەشیان مەشمولە بە حەدیثەکەی بە ئیزنی خوا کەوا ڕێگای بەهەشتی لە بۆ ئاسانە بی و هەروە هەر لە ڕێگای عولەمایە خوای گەورە سوبحانەه وتەعالا کردیتیانیە سەبەب لۆی کەوا کەسانێکی زۆر لە ئاگر نەجاتیان لە بۆ نمونە ئەو حەدیثێکەمان بیستیتمە ئەو کەسێکەوە 99 کەسی کوشت بوو دەستە لای کەسێکی عابد دەڵێ دەمەوێت تەوبە بکەم دەڵێ تەوبەت لە بۆنێ 99 کەس کوشتە ئەویش دەکوژی و دەیکاتە 100 پاشان دەستە لای کەسێکی عالم کاتێکەوە دەڵێ دەمەوێت تەوبە بکەم دەتوانم تەوبە بکەم بەڵێ دەفەرمی
هیچ کەسێک ناتوانین دەرگای تەوبەدا بخات چونکە خوای گەورە کردیتەوە هەتا وەکو لە ژیاندامای هەتا وەکو ڕۆژ ئاواوە هەڵدێ دەتوانی تەوبە بکە ئیتر لە ڕێگای ئەو عالیمەوە خوای گەورە دەکات سەبەب ئەو کەسە دەگەڕێتەوە تەوبە دەکە و لە نتیجەی وەکو لە حەدیثەکەدا دەفەرمی دەبیتە کەسێک لە ئەهلی بەهەشت. و هەروەها خوای لە پێغەمبەر صلی الله علیه و حەدیثێکەوە بوخاری مسلم ڕواتیان کرد دەفەرمی من یورید الله به خیرا یفقهه فی الدین، هەر کەسێک الله تعالی خەیری لۆی بوێ وای لێ دەکاتەوە شارەزابی لە دین، کەواتە مەفهومی حەدیثەکە ئەوەیە کەسێکەوە شارەزایی لە دین نەبیتن فقط حرم الخير وەکو لە فتح الباری دەڵێ ئەو کەسەی شارەزای لە دینە بەڕاستی ئەو مەحرومە لە زۆرێک لە خەیرەکان. وهروە لە حەدیثێکی دیکە کە ئیمام محەممەد ڕوایەتی کردێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی من جاء مسجدي هذا، هەر کەسێک بێتە ئەو مزگەوتەی من لم يأتي إلا لخير يتعلمه أو يعلمه، لەبۆ هیچ نەهات تەنها لەبۆی کەوە علمێک فێر ببی یان علمێک فێری کەسێک کە بکە فهو بمنزلة المجاهد في سبيل الله، ئەوە وەکو کەسێکە کەوا جیهاد دەکا لە پێناوی الله تعالی، جیهاد دەکا لە پێناوی الله تعالی، کەواتە بەڕاستی فەزڵ و پاداشتێکی یەکجار زۆری هەیە کاتێکەوە بەمەبەستی علمی شەرعی و بەدەستهێنانی علمی شەرعی دەچیتە مزگەوت لە پێناوی کەسێک فێر بکە یاخود بەخۆی فێر ببی. وەکو ئەبوو دەردە ئەشخوای لە ڕاست دەفەرمی من رأى الغدو والرواح إلى العلم ليس بجهاد فقد نقص عقله ورأيه، ئەو کەسەی وا تێبگە بە بەیانیان دەرچوون و یاخود بە ئێواران دەرچوون لە بۆی علم بەدەست بینی ئەوە جیهاد نییە، بە جیهادی تێنەگا ئەوە بەڕاستی عقل و ڕەیوی نقصانی تێدایە. حەسەنی بەسریش دەفەرمی یوزن مداد العلماء بدماء الشهداء، دەفەرمی ئەو حیبرەی عولەما پێی دەنووسن با بڵێن وەزن دەکرێت لەگەڵ چی لەگەڵ خوێنی شەهیدەکان فەیوڕەجەح مداد العلماء، کامیان قورسترە لە میزان ئەو حبرەیەکەوە عولەما پێی دەنووسن لەبەرەوەی هەر لە ڕێگای ئەو علمەیەکەوە عولەما دەینووسن کەسانێک پەروەردە دەبنە مجاهید لە پێناوی خوای گەورە و شەهید دەبن کەواتە ئەویان لە پێشترە. والله ئەعلەم. بەڵام تەئکیدیش لەوە دەکەینەوە لە کۆتاییەکەیدا پێویستە کاتێکەوە علمی شەرعی دەمانەوێت فێربین پێش هەموو شتێک خۆمان یەکلا بکەینەوە بە ئیخلاص لە بۆ خوای گەورە سوبحانە وتەعالە. بەرەکەتی عیلمەکەت لەوەیدایە کە لە پێناوی خوابی سوبحانە وتەعالە ئەگەرنا عیلمێکی بێ بەرەکەت دەردەچێ. و هەروەها کاتێکەوە فێر بووی پێش هەموو شتێک تاوەکو پارێزگار لەسەر عیلمەک پێویستە بیکەیە عەمەل، ئەگەرنا دەبتە حوجە لەسەرت. و لە دوای ئەوەش کەوا کردیتە عەمەل بەمەبەستی ئیخلاص کردیتە عەمەل پێویستە هەوڵ بدەی بیگەینی. وەکو لە چەندین ئایەت و حەدیث فەرمانمان پێکرایە ئەگەر علمت هەبوو نەتگەیان بەڕاستی کتمانی علم ئەوە تاوانێکی زۆر گەورەیە، وەکو لە ئایەت و لە حەدیث ئاماژەی پێکرایە کەواتە لە خوای گەورە دەپاڕینەوە ئیخلاصمان پێ ببەخشی ئینجا علمێکی شەرعی نافع بیکەینە عەمەلێکی صالح و هەروەها ببینە مای خێر لە بۆ خەڵکی دیکەش بۆی کەوە ئەو خەیرەش بگەینین و خەڵکیش فێر بکەین. وبارك الله لكم وأسأل الله العظيم لي ولكم بأن يوفقنا لخدمة هذا الدين وأن يتقبله منا وأن يرزقنا حسن الاستقامة. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.